خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان ئەمڕۆ 11 بە ڕۆژی گیانی شاخەکان دانراوە لە سەرانسەری جیهانە. بگومان ئەم ڕۆژە لە ساڵی 2023ەوە بڕیاری لەسەر دراوە کە ڕۆژێکی لەم شێوازە هەبێ. بابزانین گرنگی ڕۆژێک بۆ شاخەکان چیە؟ هەر ساڵێکیش دروشمێکی جیا هەیە، خو تەوەرێکی جیا هەیە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە. دروشمی ئەم ساڵ سەهۆڵبەندانەکان گرنگن بۆ ئاو و خۆراک و بژێوی ژیان لە شاخەکان و ئەوجی. بگومان لەلای خۆمان ڕەنگە سەهۆڵبەندانەکان زۆر کەم بە یاخود نییە، بەڵام بە شێوازێکتر قسە لەسەر بابەت و تەوەرەکە ئەکەین. هەروەها باسێکیش بە چڕۆپڕی لەسەر تایبەتمەندی شاخەکانەکەین. ئەو گۆڕانکاریە ژینگەیانەی کە ئێستا هەیە چ گۆڕانکاریەکی بەسەر شاخەکانە هێناوە. اینجا بۆ ئەوەی بە چڕۆپڕی لەسەر بابەتەکە زانیاری وەرگین، ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری بەڕێز دکتۆر منشیر مستەفامان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و سپۆڕی جیۆلۆجین. دکتۆر یان سڵاو لەبێ بەخێر بێ. سڵاو لە جەنابی چاوان. دکتۆر بە هەر سەرەتا لە ڕۆژە جیهانیەکەوە دەست پێ بکەین، دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ شاخ ئەمە چه گرنگیەکی هەیە؟ بەڵێ هەروەکو جەنابتانەزان ئەمڕۆ ڕۆژگارێکی سەردەمی پێشکەوتن و دنیابینیە. هەموو بابەتێک کە کاریگەری لەسەر مرۆڤایەتی هەبێت ڕۆژێکی بۆ ناسیێنراوە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بە شێوەیەکی گشتی. شاخیش یەکێکە لەو بابەتانەی کە هەر لە کۆنەوانێ کاریگەری لەسەر ژیاری و ژینگەی ژیانی مرۆڤەکان هەبووە لە ڕاستیە. ینی هەروەکو ئەوەی کە ئەگەر بە مەقولەیەکی سیاسی و کوردانە دەست پێ بکەین ئەفەرمێت دۆستی کورد شاخەکانە. شاخەکان ناوچەی ژینگەی ژیاری و ژیانی بۆ بەڕاستی، ینی بمانەوێت نەمانەوێت شاخ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە ژیانی مرۆڤایەتیە. ئەو ڕۆژە ناساندنەکەی لە کۆمەڵێک بوارەوە بەڕاستی گرنگە شاخ کە ناسیێنراوە. ئێمە ڕەنگە شاخ هەروەکو دیمەنێکی دڕەفین بیبینین لە ڕاستیە، بەڵام نازانین کانگایەکی گەورەیە بۆ مرۆڤایەتی لە ڕاستیە، هەم لە ڕووی تەندروستیەوە، هەم لە ڕووی ژینگەیەوە، هەم لە ڕووی سەرچاوی وزەوانێ، هەم لە ڕووی یعنی دابینکردنی ئاوی شیرین و ئاوی پێویست بۆ خەڵکەوانی. ئەمانە بەڕاستی بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە شاخ وەکو یەکێک لە هەر بابەتەکانی تر کە گرنگی بۆ ژیانی ئینسانەکان هەیە ڕۆژێکی پێ تایبەت بند بکرێت. تایبەت بەوەی کە ئەم ساڵ وەکو جەنابت لە سەرەتایە فەرموود سەهۆڵبەندانەکان و کاریگەریان لەسەر ژیان. ئێمە خۆمان نەزانین، یعنی بمانەوێت نەمانەوێت ئاوی شیرین سەرچاوەکەی بەشێکی باشی لە دنیاە لە سەوڵەکان و لە سەرپۆشە بەفریەکانەوە دەستەکەوێت لە ڕاستیە. و ئێمەش ڕاستە سەهۆڵمەندانمان نییە. پێگەی جوگرافی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەرزەوی لە شوێنێکایە کە کوتلەی سەهۆڵمەندانیمان نییە، بەڵام ئەو کوتلە سەهۆڵمەندانیانە ئەوە بەمانایەوە نییە کە ئێمە نیمانەی تر گرنگ نییە، بەعکسە و گرنگیەکی تەواوی لە هاوسەنگی تەواوی گۆی زەویە هەیە بە شێوەیەکی گشتی کاریگەری هەیە. باشە بۆ پێم وایە مایکەکە تۆزێ باش نییە دکتۆر بۆ چاکەن. ئێمە زۆر جار باسیەواکەین کە گرنگی و تایبەتمەندی شاخەکان خۆی لە چیا بینێتەوە. ینی ئێمە بۆ بەپێی هەڵکەوتەی جوگرافی ناوچەکەمان وەک ببینی بە زنجیرە شاخ دەورە دراوی. ئەم زنجیرە شاخە توانی بڵێ پشتێنەیەکی زۆر گرنگە بۆ ئێمە، بۆی کە بە شێوازە لە شێوازەکان ئەم شاخانە هەم لە ڕووی جیۆلۆجی و توانێت پێکاتەکانیەوە سوودی لێ ببینی، چکە چەندین کانزای جیاواز، چەندین پێکاتی جیاواز، چەندین بابەتی زۆر گرنگیتیە کە من حەزەکەم دوای دکتۆر بۆمان بکاتەوە لەوەی کە چۆن لە ڕووی بیناسازی و مەسوود لە شاخەکان ببینین، چۆن لە ڕووی کۆمەڵە بابەتی ترۆ سوودی لێ ببینین و لە ڕووی ئەوەی کە هەڵکەوتەی ناوچەکانیشە چۆن بتوانین سوودی لێ ببینین. زۆر ڕاستە، دەست خۆش بەسەر کۆ. اینجا بگومان گرنگە قسە لەسەر ئەوە بکەین بابزانین بۆ نمونە مێژووی شاخەکان، مێژووی شاخەکان چۆن بۆ زانیاریمان لەسەر مێژووی شاخەکان هەبێ بەگشتی. جا دکتۆر تۆ زانیاریمان بەرە لەسەر ئەم بابەتە بابزانین ئێمە شاخەکان هەر ئاوا بینین، بەڵام ڕەنگە کەمترین زانیاریمان هەبێ لەسەر مێژووی شاخەکان. بەڵێ بابەتێکی باش هێنایەکایەوە بەڕاستیەکەی ڕەنگە ئێمە شاخ تەنها وەکو دیمەنێکی دڕەفین ببینین لە کاتێکا کە ئێمە ئەزانین شاخەکان مێژووی دروست بوونیان هەیە، ینی لەدایک بوونیان هەیە بە شێوەیەکی گشتی. ئەم شاخانی کە ئێمەیان بینین بە زنجیرن لە ڕاستیە، واتە بە قۆناغ دروست بوون، هەمویان بەیەکەوە دروست نەبوون، سەرەتاکانی دروست بوونیان یا ئەگە سەرەتاوەکو پێناسەیەک بۆ شاخکەین لە ڕاستیە. شاخ بریتیە لە بەرزاییەکی لووتکە تیژی لار بە بەراورد بە زەویەکانی دەوروبەری کە لە 600 مەتر و بەرەوسەرەوە بەرەسەر بێ ئەمە پێوترێت شاخ، لەوە بەرەو خوارتر پێوترێت تەپۆڵکە و گردۆڵکەکان، لەوە خوارتر پێوترێت بێدەشتەکان و زاموەکان بە شێوەیەکی گشتی. ئەمانە وەکو پێناسێکی شاخ. اینجا شاخ
بە کۆمەڵێک پرۆسی جیۆلۆژیا ئەڕوات اینجا دروستە بێت و ئێمە ئەیبینی ئەگەر بگەڕینەوە بۆ سەرەتاکانی یا با بڵین قۆناغەکانی دروستبوونی شاخ ئێمە یا با بڵین تەمەنی جیۆلۆژی شاخەکان بەراورد بە تەمەنی مرۆڤایەتی زۆر کۆنە یعنی ئەوان ئێمە لە جیۆلۆژیا قیاس و پێوانەکردنی تەمەن بە ملیۆنان ساڵ قسەی لەسەرەکەین لە ڕاستیە تەمەنی ئەم شاخانەی ئێمە بۆ نمونە ئەگەر هەر نزیکترین شاخەکانی کە لە خۆمانەوە لێرە دانیشتووریگرین گۆیشە و ئەزمەر وەرگرین بەلای کەمەوانێت دروستبوونیان لە نزیکەی 200 میلیۆن ساڵ لەمە و پێشەوانی سەر چاوەی گرتووە بەوەی کە سەرەتا ناوچەکە ناوچەیەکی تەختی بێ ئەکتیڤیتی بووە بڵین بە لێواری پلێتی عەربی ناسێنراوە دواتر نزیکەی تقریبا 160 میلیۆن ساڵێک دواترە پارچەی لێ بۆتوانێ ئەم پارچەی یعنی بڵین شاخەکە بووە بە دوو پارچەوانێ دواتر ئەم شاخانە بەهۆی هێزی جوڵەی ناوکی زەویەوانێ کە پلەی تکتۆنیکی دروست کردووە زانستە پێکهاتنی شاخەکان هاتۆتە کایەوانێ بەشێک لەم پلێتانە بەهۆی قورسەکەیەوە چێتە ژێرە و بەشێک چێتە سەروانی ئەوەی کە چێتە سەر وەکو دەمی شۆفڵێک پاڵ بۆ تەڕەسوباتەوەێنێ بۆ سەر بابەتەکەی بۆ سەر پلێتەکەی تر دواتر ئەمانە بپی تێپەڕ بوون اینجا تەمەنی ئەم شاخانە ئەمانەی بۆ نمونە کە زاگرۆزی پێکێناوە بەشی عێراقی پێکێناوە تەمەنی تازەترینیان نزیکەی 5 میلیۆن ساڵێک لەمەوە پێشە کۆنترینیان کە ئیتر بووە بە شاخ و بەرز بووەتەوە 5 میلیۆن ساڵە کۆنترینیان نزیکەی 25 تا 30 میلیۆن ساڵ تەمەنیانە لە ڕاستیە دکتۆرەوە چۆن نەزانن تەمەنی شاخەکان پێکهاتی بەردی چکە شاخەکان لە چی پێکاتوە لە کانزاکان و لە بەردەکان پێکاتوە پێکهاتی بەردیەکان ئێمە ئەتوانین بەهۆی ئەو گیاندارانی کە لە کاتی خۆیاتیا بووە ژیاوە بۆ نمونە ئەو تەڕەسوباتی یا بڵێن ئەو نیشتوانی کە شاخەکانی لی پێکاتەوە بەردانە لە ناو ئاوەکانان ژیاون نیشتون ئاوەکان چیتیا بۆ ئۆرگانیزمیتیا بۆ ئۆرگانیزمانی کاتێ کە ئەمرن بە شێوەی بەبەردبوو فۆسڵ لە ناو بەردەکانە ئەپارێزرێن ئێمە لە ڕێگەی تەمەنی ئەو بەبەردبووانەوانی ئەو فۆسڵانەوانێ ئەتوانین تەمەنی شاخەکان دیاری بکەین ئەمە بابەتێکیان بابەتی هێزی تکتۆنیکی جوڵەی تکتۆنیکی کە ئەتوانی شاخەکانی پێ دیاری بکەین بەڕاستی ئەو هێزە لەکەیە ئەکتیڤ بووە لەکەیە زۆر ئەکتیڤ بووە یا سەرەتاکەی لاواز بۆ دواتر ئەکتیڤ بوو ئەوانە هەم قۆناغبەندی و تەمەنی پێ دیاریەکرێت بە شێوەیەکی گشتی زۆر باش ئەگەر سەوتم باش نێ با قسەنە وەڵا سەرکۆیان تۆ جارێ شوێک وەرگرە دکتۆر باسمان لە مێژووی شاخەکان کرد باشە زۆر کات من ئەبیستمەڵەن شاخێک هەرەسی هێناوە بۆ نمونە ئەگەر ئەم شاخە بەشێکی لێ بکرێتەوە چوزارم بەشێکی بکرێ بە شەقام ببڕێ ئەمانە چ کاریگەرێکی نەرێنی لەسەر شاخەکە دروست دەکات سەیریکە شاخەکان ئەوەی کە ئێمە بینین لە ڕووکەش ئەیبینین بە چاو بۆ نمونە بەرزایەکەوەی بینین بەڵام بۆ ڕاگررتنی ئەمە ڕێگێکیان هەیە لە ناو قوڵایی زەویە واتە هەموو شاخەکان چەندێک لەسەرەوەی بینی بەرزە بەقەدەر ئەوەش قوڵایەکەی ڕێگی هەیە واتە ڕێگێکی قوچەکی کە بەرەو خوارەوەدا ئەچێت بە ئاسانی ئەم شاخانە بە چۆنەڵی پرۆژەکانی کاری دەستی مرۆڤ لەق نابن لە ڕاستیە ئەو زانی دکتۆر بۆ ئەو پرسیارم کرد وەختی خۆی بیر بە مناڵ بووم لە یەکێک لە شەقامەکانی دوکانە ئەڕۆیشتین قەرباڵغەیەکی زۆر و لۆدێکی زۆر دروست بوو وتیان بەهۆی ئەوەی کەیانەوە ئەم شەقامە دروستکەن بەشێکی شاخەکەیان لێ کردوتەوە بەشەکەی تری هەرستی هێناوە هاتوۆتە سەر شەقامەکە ڕێگە داخراوە مەبەستم لە پرسیارەکەم ئەمە بوو چۆن بۆ نمونە شاخ هەرس ئەێنێ بە بڕینی بەشێکی ئیتر بۆ پرۆژەی نیشتە جێبوون بێ بۆ دروستکردنی شەقام بێ بۆ هەر بابەتێکی تر ئێمە لە سەرەتای وەکو پێناسەکە وتمان لێژی هەیە لێوارەکانی لێژن لە ڕاستیە اینجا کەنە هەندێک جار ئەم شاخانە کە لە چینە بەردەکان پێکاتون چینە بەردەکان لاریەکانیان هەندێک جار لە ڕووی ئەو پرۆژانەیە کە دروستەکرێن واتە هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری ئیتر ڕێگە و بانە بیناسازیە تونێلێکە هەرچیەک دروست ئەکرێت یعنی ئەبێ پسپۆڕێکی زەویناسیە جیۆلۆجی لەو بابەتا لەگەڵیا بێت چونکە ئەبێ لاری و لێژی چینە بەردەکان لەگەڵ لاری و لێژی شاخەکان دیاری بکرێت تۆ ناکرێت جادەیەک دروست بکەیت لاری تەبەقەکان با بڵین ڕووی لە جادەکە بێت هەر بارانێکی بەسیط ببارێت ئاو دا ئەچۆڕێتە ناو بڵین بینی چینە بەردەکانەوانی و وەکو شێوەیەکی داخزان ئەتوانێت لەتی کات و بیخزێنێ لە ڕاستی ئەوە وەکو بۆ نمونونەکانیان چیای هەبڵ سوڵتان بۆ نمونە ئەوەی کەکە لەو ڕێگایانی کە ساڵانە لە دوای وەرزی بارانبارین ئەبینین هەموو ساڵێک هەرسی بەردەکانێتە خوارەوان یا بەڵین داخزانی چینە بەردەکان ڕۆیت لە ڕاستیە گرنگە ینی ئەوانە چۆنەڵی بە سکێڵی بچووک کە من باسی سکێڵە گەورەکەم کرد ڕێگی هەیە ئەوە کاریگەری نییە بەڵام لە سکێڵی بچووکە لە مەسەلەی ئاوەدانی و بیناسازیە ئەبێ هەمیشە پسپۆڕێکی جیۆلۆجی لەو بابەتانەیە یاخود ئەندازیارێکی شارەزار
بە بابەتەکە لەگەڵیانەوێ بۆی چکە ئەبێت پرۆژەکە بە شێوەیەک دروست کرێت مەترسی لەسەر ژیانی خەڵک باشە دکتۆر ئەی گۆڕانکاری ژینگەیەکان هیچ کاریگەرێکی نەرێنی هەیە لەسەر شاخەکان چەندە گرنگە خودت پرسیارەکەم بە شێوازێکی تر بکەم چەندە گرنگە کەسانی وەکو بەڕێستان ئیتر ئەو شوێنانەی کە ئەزانن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕۆژانە بەکارهێنن نزیکیشە لە شاخەوە ناوبەناو کەسانی وەکو بەڕێستان چێکێکی شاخەکان بکەنەوە بزانن ئیتر لە ئەمڕۆ جیۆلۆجیانەی کە خۆت باست لە هەندێک تێست و ئەو بابەتانە کرد زانیاریتان هەبێ لەسەرەوەی کە ئایا پێشوەختە زانن ئەم شاخە ئەگەری ئەوەی هەیە بەشێکی هەرز بێنێ بەردێ بێتە خوارەوە شتێک لەم بابەتانە پێشوەختە ئەکرێت بەڵێ بێگومان هەر بەڕێوەبەرەتی ئاودانکردنەوە بۆ نمونە خەڵکانی سپۆرتی جیۆلۆجی زۆر لێ بەڕاستی ئەوانی لەگەڵ ئەو بابەتە دەسوپەنجیان نەرم کردو و ساڵانە لەگەڵی دەرەچن یعنی بۆ ئاودانکردن و هەر ڕێگاکان بۆ نمونە کە باسی ڕێگات کرد کاتێکێت دروستەکرێت ئەبینیت بەشێکی ڕێگاکان یا ڕاگری بۆ کراوە لە تەنیشتەوە ڕاگرێکی ئەستوری باشی بۆ کراوە بە کۆنکریتی و بەرد کە نایڵێت ئەوە داقزێ یاخود بە جۆر ڕێژەکان بربەستی بۆ کراوە کاتێکەکەداش بزێت یەتە سەر بربەستەکە و ڕێگاکە ئەپارێزێت یاخود بە جۆرەکان چۆنەڵی ڕووپۆشێکی کۆنکرێتی بەو بەشەی شاخەکە ئەکرێت بۆ ئەوەی کە درز و کەلێن و کەلەبەرەکان پڕ بکرێتوانێ هەرز نەهێنێت یاخوددان نەخزێت بەڵێ ئەوە یەکێکە لەو کارانی کە چاکسازی ئەکرێت لە ساڵانە لەو ڕێگەوبانانەیە باشە دکتۆر هەندێک شاخەیە ئەڵێن ئەم شاخە زۆر بەردەڵانە زۆر سەختە اینجا لە کوردستانە چەندین شاخی جۆرا و جۆر هەیە تایبەتمەندی شاخەکانی کوردستان لە ڕۆی دروستبوون و پێکاتەکانیانەوە چۆن هەڵەسەنگێنی تۆ چۆنن شاخەکان لە ڕاستیە هەر لەسەر وەکو لە سەرەتاوتم لە پێکاتی بەرد و کانزاکان پێکاتون بۆیە بەرد و کانزاکانیش تایبەتمەندی جیاوازیان هەیە بۆ بەرگەگرتن بە بەرامبەر بە کەش و هەوا و بۆ بەرگەگرتن بە هێزی تکتۆنیشی بۆیە ئەو شاخانی کە لە کانزا و بەردی بەهێز پێکاتون خۆراگریان زیاتر ئەوانیان کە فشەڵ و نەرمەڵن خۆراگریان لاواسرە و زووتردا ئەخورێن و داڕمێن بە شێوەیەکی گشتی یعنی ئەو بە چاو دیارە شاخێک کە سێرکەی هەستکەی ئەم شاخە زۆر بەهێزە و فشەڵ و نەرم نیوەکو خۆ دەیڵەیان شاخەکان بەڵێ پێکاتی بەردەکانی سار بۆ نمونە شاخی ئەسمەڕ و گۆیژە لە چەند چینێک پێکاتەوە هەندێک چینیان زۆر پتەوە هەندێک چینیان درز و کەلێن و کەلەبەریتیایە بەچی ئەم درز و کەلێنە دروستە بە دوو بەوەی هێزی تیکتۆنیکی وانێ هێزی پاڵەپەستۆی پەستاوتنی تیکتۆنیکی جا شاخەکانە ڕوو لە سەرەتا باسمان کرد وتمان هێزی تیکتۆنیکی ئەی پەستێونێ دروستێ بێت و چەمانەوە دروستە بێت بۆ سەرەوە واتە لە سەرەتایە تەختن دواتر ئەم هێزە لە هەردوو لاوەکە ئیپەستێونێت چەمێنێتەوە بۆ سەر و شاخەکان دروستەکەن ئەگەر ئەو درز و کەلێن و کەلەبەرانە هەندێک جار ئیسفاتی زۆر باشیان هەیە بۆ نمونە کانیاوەکەی سەرچنار لە درز و کەلێنێکی گەورەی کە بە فۆڵت ئێمە ناوی ئەوکو جۆلۆجیەکان بۆ بەکانیاوێت بۆ سەرچنار هەموو ئەو بەفرەی ئەو بەفر و باراناوی کە لە شاخی ئەزمەڕ دا ئەبارێت لە ساڵانەیە هەموویدا ئەچۆڕێتە ناو درز و کەلێن و کەلەبەرەکانی شاخەکەوانی ئەبێ بە چی ئەبێ بە کۆگایەکی کۆکردنەوەی ئاو یا بێ بە خەزانێکی گەورەی ئاو لە ناو شاخەکەی و لە درز و کەلێن و کەلەبەرەکانەوە دواتر لەکوێیەتە دەرەوانێ لە درز و کەلێن و کەلەبەرەکانوانی بەرەو خوارەوەیەت لە کانیاوەکەی سەرچنارەوانێ هەڵەقڵوێتە دەرەوە بێ بە چیە بێ سەرچاوێکی کانیەکی گەورە یعنی درز و کەلێن و کەلەبەرەکان هەمیشە مەترسیدار و خراپ نین هەندێک جار سوودمەندن لە ڕاستیە باشە دکتۆر بابەتی کە هەیە لە ڕووی ناوەندە ئەکادمیەکانەوە تا چەند توێژینەوە کارکراوە لەسەر بوونە پێکاتی شاخەکان بوونە پێکاتی شاخەکان بۆ لە شاخێکە ئێستا بۆ نمونە کۆمەڵێک پرۆژەی جیاواز دروستەکرێ ئەم پرۆژانە دیارە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە سێرەکەی لەم پرۆژەیە خزمەتێکی تر دروستە بێت لەم پێکاتی شاخە لەوانەیە کۆمەڵێک کەرەستەی بیناسازی دروست بکرێ لەم کۆمەڵی کانزای جیاوازی لە دەربهێنرێ ئێمە پێکاتی شاخەکانمان لە ڕووی ناوەندە ئەکادمیەکانمان توێژینە لەسەر کراوە کە بتوانین بڵێن خاوەنی ژێرخانێکی کانزایی و پێکاتێکی باشی بەدڵنیاییوانی یعنی بەشەکەی ئێمە کە بەشی ژۆلۆژی یاخود ئێستا زانستەکانی زەوی و نەوتە بە درێژایی هەموو ساڵەکانمان ئێمە کارمان لەسەر شاخەکان کردو یعنی شاخەکان هەموو کاری توێژینەوەکانمان ماستەرەکانمان دکتۆراکانمان توێژینەوەی خوێندکارەکانمان خۆمان هەمووی لە ناوچە شاخاوەکانە یعنی با بڵین کێڵگەی کاری ئێمە وەکو جۆلۆجیەکان شاخەکانە لە ڕاستیە کارەکەم لە شاخەکانە بێگومان شاخەکانی کوردستان پڕ لە کانزاکانە پڕ لە وزەیە پڕ لە مەوادی بیناسازیە وەگەر ئێمە سوودی شاخەکان باسکەین لە ڕاستیە شاخەکان ڕەنگە خەڵک وەکو هەر لە سەرەتاوتم بە دیمەنی دڵڕەفێن ببینی با بڵێ جوانێکی بەژینگە هەیە بەڵام ئەگەر هەندێک سوودت بۆ بشمێرم بە ژمارە بۆ نمونە یەکەم سەرچاوی کانزاکانن لە ڕاستیە
کانزاکان و بەردە پیشە سازیەکان تەسەورەکەی و شاخانی کە ئێمە هەمانن بۆن منە ئێمە ئەگەر زنجیرە شاخەکان پۆلێن بکەین بە چەند پۆلێکەوانەیە زنجیری شاخە بەرزەکانمان هەیە زنجیری شاخە نزمەکانمان هەیە گردۆڵکەکان و پێدەشتەکانیشمان هەیە زنجیرە شاخە بەرزەکان لە مەنتیقەی شاخی بەرانان و کە ئەڕاتەوانی یاخو باڵین سەگرمە و شاخی بەرانان و بۆ هەیبە سوڵتان و بۆ سەفین و هەتا ئەڕاتەوانی بەو شێوازە هەتاو کۆگاتن ناوچە سنووریەکانمان هەتاو کۆکاتە لووتکەی شاخە بەرزەکان لە ناو زاگرۆزە کە سوورچی و شاخی گمۆ ئەوانە ئەڕات ئەمە ناوچی چینە شاخە بەرزەکانە با بڵین لە سەگرمەوانێ یاخود لە بەرانان و هەیبە سوڵتانەوە هەتاوکو حەمرین ئەمە ناوچەی شاخە نزمەکانە اینجا ئەمانە هەر یەکەیان پێکاتی تایبەتمەندی خۆی هەیە هەر یەکەیان پێکاتی کانزایی و بەردی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە منتیقەی سوورچێوی ئێمە پێکاتی بەردەکانیان پڕ لە سیلیکۆن یعنی متوانین داهاتوە ینی کارگەی سیلیکۆن دابرین لەو مەنتیقانە ئەم شاخانی خۆمان پڕ لە چی لە بەردی چیمەندۆ هەر بۆ من منتیقەی بازیانی ئێمە منتیقی بازیانی کە سەر بە پارێزگای سلێمانیە خۆتان نەزان چەندین کارگەی چی لێ کارگەی چیمەندۆ ینی ئەو چیمەتۆ لەکوێ بەرهەمێنێت لە بەردی ناو شاخەکان دەرێنێت بێگومان اینجاکە لە کۆنا لە سلێمانی بلۆگ نەبووە باڵەخانەکانیان بەچی دوو بینەکانیان بەردی کوێ بەردی مەڵکەنی و بەردی بینە کە لە شێرک و ژوانە هێناوێن ئێستا شۆرەوانی مەڵکەنی هەندێک خانۆکانەکان بەردی لمینە ئەو بەردانە پێکاتی شاخین لە ڕاستە ئەمە وەکو بەردەکان اینجا و کانزاکان بێگومان شاخەکان پڕن لە کانزا ئاسیتیایە کرۆمیتیایە مسیتیایە لیدیتیە پڕقوچم با بڵین و هەروەها ئاڵتونیتیایە سلڤەر و ئەم بابەتانی تر لە سوودەکانی ئەتوانین بڵێن ئێمە بۆ نمونە ئێستا کە دانیشتوین لێرە شاری سلێمانی ئەتوانین بڵێن ئەم چیانێم شاخانەی کە دۆڕۆمانن پشتێنەیەکی گرنگە بۆ پارێزگاری لە شارەکان بەدڵنیاییوانێ سەیری کە ینی یەکێکتر لەو سوودانی تر چییە ڕێخستنی کەش و هەوایە ینی شاخەکان کاریگەریان لەسەر ڕێخستنی کەش و هەوا بنوێ خۆتان ئەزانن ینی لوکو لای هەموو خەڵکێک ڕوونە هەمیشە ناوچە بەرزەکان کەش و هەوایەکی سارد و فێنکی هەیە لەگەڵ باە هەڵەکات هەوای منتیقەکە ساردترەکات هەر بۆ نمونە منتیقەی سلێمانی شاری سلێمانی بەراورد بە شاری هەولێر یاخود بە پێدەشتەکانی گەرمیان ئێرە کوێستانیە ئەوێ گەرمیانیە هۆکارەکەی چییە بوونی شاخەکانە ڕاستیە اینجا شاخەکان یەکێکتر لەو سوودانی کە هەیەە بێجگەل لەوەی کە وەکو پشتێنەیەکی پارێزرایی بۆ شاخەکان شۆڕشەکان لانکەی شۆڕشەکان بووە ینی وەکو پارێزگاری بۆ نمونە شێ مەحموود حەفید خوالی خۆش بێت لە دەبەنی بازیان لە بەروی ئەو شاخە وەکو دەواازەیەک هەبووە ینی بووە بەچی بۆ بە ڕێگرێک بۆ پارێزگاری لە شاری سلێمانی لە بەرامبەر نارەکانی دوژنەکانی کە هاتوونان لەو دەربەنەیە نەیهێشتۆ کەس بێتەیە هۆکارەکە چی بووە شاخەکان بووە لانکەی شۆڕشی سەردەمی نوێش کوێ بووە شاخەکان بووە ینی شاخەکان گرنگی و تایبەتمەندی خۆیان زۆرە بەڕاستیەکەی ئەمە وەکو لایەنە ژیارەکەی لایەنی تری هەیە شاخەکان بۆ نمونە نەوت و سەرچاوی سوتەمەنی لە شاخەکانە هەن بەڕاستیەکەی لە ناو چینە چەماوەکانە گیرە بن کە لیان دەرەهێنرێت و دەرێت بۆ غازی کۆرمۆر لەکوێ چینە چەماوەکانی نزمەکانە زۆر بەرزەکان نییە لە ناویا وەکو سەرقاپێک وەکو قاپێک گیر بۆ لە ناوێت تۆ کاتێک کە حەفرەکەی بیرێکی لێ هەڵەکانی ئەو غازە توانی بێنیتە دەرەوانی یان نەوت بە هەمان شێوە ئەمە لایەن یاخود کۆگای خەزنی ئاوی ژێرزەوی بیرەکانی ژێرزەوی کە لێ ئەدرێت بۆ دەرهێنانی ئاو ئەمە هەمووی لە شاخەکان و سەرچاواگرێم ئاوەیە بۆ ئێرە بە شێوەیەکی گشتی یاخود هەر شاخەکان هۆکارن بۆچی بۆ دابارینی بەفر و ئاوێکی زۆر و دروستکردنی ڕووبارەکان و دەرەنجام چی دروستکردنی بەنداوێک لە بەردەمیا و تاقی کارەبایی وزەی کارەبا بەکارێنی ئەمە هۆکارەکە چییە ئەگەر شاخ نەبێت چۆن نتوانانی ئەم بەنداوە دروستکەی زۆر ڕاستە ینی ئەمانە هەمووی کاریگەری و سوودەکانی شاخەکانە لەسەر ژیاری خەڵک باشەکاتە دکتۆر بۆچی ئەم ساڵ نەتەوەیەک گرتوەکان زۆر جەخت لەسەر سەهۆڵبەندانەکانە کاتەوە کە بۆ نموناڵە سەهۆڵبەندانەکان گرنگن بۆ ئەو خواردن و بژێوی ژیان هەم لە شاخ و هەم لە دەرەوەی شاخیش تەنانەت ئامارێکم خوێنەوە ئەڵە لە ١٧ ئاوی شیرین لە جیهانە لە سەهۆڵبەندانەکانەوە دروستە بێت اینجا بۆ منە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرمە زوو توانەوەی ئەم سەهۆڵبەندانانە ئەمانە چه ئاقارێکی خراپ بەسەر ژیان و جیهانە بە شێوازێکی گشتی بەدڵنیاییەوە یعنی سەهۆڵبەندانەکان وەکو لە سەرەتاوە باسمان کرد یعنی ڕاستە لە ئێمەوە دوورن بەڵام هاوسەنگی کەشوهەوای گۆی زەویان پاراستوە لە ڕاستیا گرنگێکی زۆر تایبەتمەندیانی لە پاراستنی کەشوهەواکە پاراستنی کەشوهەواکەش دوو ڕێڕەوی هەیە ڕێڕەوێکیان دابینکردنی ژیانە یعنی کە ئۆکسجین و فێنکی و گەرم نەبوونی ژینگەکە دوو دابینکردنی ئاوی شیرین بەڕاستیەکەی یعنی تەسەور کە ئێمە سێ بەشی پێکاتەی ڕووی زەویەکەمان
ئاوە بەڵام ئاوەکە سوێرە سوودێکی وای لێ نبینێت بووین ئەوەی کە هەیە ئاوی شیرین لە سەوڵبندانەکانەوە لە دەستمانەکەوێت سای هەفتەی ئاوی شیرین زیاتریش ینی ڕەنگە بن پێت بڵێم ئەگەر لە سەدان نەوەتی ئاوی شیرین لە سەوڵبندانەکانەوەیەت و دەسەکەوێت بەشێکی زۆرێتی یانی ئەمە ئەگەر بۆن من هەر چەند ساڵی ڕابردوو لەبەرەوەی کەشوهەواکەمان گەرم بوو هاوینەکەی گەرم بوو ستانەکەشی فێنێکێکی وانە بوو ئەبینی باران دابارین کەم بوو لە ڕاستی زووتوانەوەی ئەو سەوڵبندانانە کاریگەری نەرێنێ بێ لە سەرجیان دڵنیاییەوە کاریگەری بێت بەڵام ئەوانیش کوتلەکانیان گەورن لە ڕاستی ینی تەسەور نەکرێت ینی بە بڵین قەڵبێ سەهۆڵە و بەرگەرمیە بکەوێت سروشتیەکان دڵنیایی کوتلەی زۆر گەورن ینی سەرپۆشی زۆر گەورن کە ئەو منتیقانیان داپۆشیوە گەرمبوونی زەوی ڕەنگە بەشێکی زۆری کاریگەری ئەو هەموو کارگەیە و ئەو هەموو ئامێرە پێشکەوتوە زیرەکانە سیارەکان ومانی کە ژینگە پیسەکان کاریگەری زۆریان هەیە لەسەر سەوڵبندانەکان بەڵام ئەو بەمانایە نایەت کە بڵی زۆر بە خێرایی ئەتوێتوانێت ینی ئێمە وەرگوتمان زەمەنی ئێمە و زەمەنی جیۆلۆجی بە ملیۆنار ساڵە یعنی توانەوەی بۆ نمونە سەوڵبندانەکان ڕاستە ئێتا تۆزە خێرا بووە بەڵام تەسەور کە بە چەندین ملیۆن ساڵی تر هێشتا وجودیان هەیە و کاریگەریان لەسەر ژینگە هەیە و لەسەر کەش و هەوای گوێی زەوی هەیە دەسەکانە خۆش بێت دکتۆر سپاسیتەوەکەین بە هیوای ئەوەی کامیشە بتوانین ئەو ڕۆژانەی کە بۆر بابەتێک دیاریەکرێت لە سوود و بەهاکەی بزانین و گرنگیشی پێبین دووبارە دەستە خۆش بێت دکتۆر گیان سپاس بە زانیاریەکانی